ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برا عزیزەکانم، برا خۆشەویستەکان، ئەو بابەتەی کە ئەمانەوێت لەسەری بدوێین باسی ڕێزگرتن لە گەورەکان و گرنگی پێدانیان لە ئاینی پیرۆزی ئیسلامە. لە سونەتی خوا وایە کە مرۆڤ قۆناغ بۆ قۆناغ گەورە ئەبێ، گەورەیش بە دوای خۆیان هەندێک گۆڕانکاری ئەهێنێت حتا ئینسان زیاتر گەورە بێ، ئیتر پێستی ناسکە بێ، چاوی کزە بێ، گوێی کزە بێ، ماسوولکەکانی خاوە بنەوە، تواناکانی وەکو خۆی نامێنێ، زاکیرەی زعیفە بێ. یعنی ئەتوانی بڵێ ئەگەڕێتەوە ئینسان جارێکی تر بۆ مناڵی، بەڵام نەک وەک مناڵێکی گورج و گۆڵ، بەڵکو جیاوازەکەی ئەوەیە ئەمجا ئەم هەموو ئەو حەواسانەی کە هەیەی هەمووی بەرەو لاوازی ئەچێ و بەرەو تیاچوون ئەچێ. لەبەرەوە پێویستم کەسی گەورە پێویستی بە ڕعایەت و چاودێری زیاترە، پێویستە ئێمە ئاگامان لیان بێ، حەق و مافەکانیان جێبەجێ بکەین، بەرامبەریان چاک بین وەکو چۆن ئەوان ڕۆژێ لە ڕۆژان بەرامبەر بە ئێمە چاک بوون. هەل جەزاء الإحسان إلا الإحسان، وەکو ئاینی پیرۆزی ئیسلام خوای تەعالی لەسەرمان پێویستی کردووەکەوە حەقی گەورەکان بینەوە، مافەکانیان ڕەچاو بکەین، خەم و خەفەتەکانیان لایەنی تەندروستیەوە لایەنی دەرونیەوە ئاگامان لیان بێ، چونکە گەورە و بەتەمەنەکان فەزڵیان هەیە بەسەر ئێمەوە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ خياركم أطولكم أعمارا وأحسنكم أعمالا. أفرمي باشترين كستان أوانن ك تمنيان لهموتان دريشترا تمن دريجن يعني وعمليش صالحة. أما طبعا لو هاتوها حديث يقانية كبيغمرة فرمي صلى الله عليه وسلم دوبرا أبن يكي كان شهيد أبي لبيناي وخوايا يكي تريشيان باش صالح بمردنية كي آساي أمري أو خلق ألين خوزقايا أميش وقت أو شهيد بوايا وببلي أو بقاشتايا. پیغمبری خدا صلی الله علیه و سلم فرمیوه و چی الله بینی ابو او صالح صالح نوش صالح رجوع صالح ذکر صالح خواپرستی صالح صلی رحم ام دو نفر كان زور زوره با او شهید يجبو بيا لبيناي خوايا كجورترين بلايا يعني بلام ام صالح دواء او حسناته هي بويا تمن جوريان جور كان خير وبركته وكو پیغمبر فرمي صلى الله عليه وسلم أفرمي الخير في أكابركم، لروايتك أفرمي البركة في أكابركم، خير وبركة لجوركان تعنايا. لحديث ترى في غمرة فرمي صلى الله عليه وسلم أفرمي إنما ترزقون وتنصرون بضعفائكم. عندي الأصحاب لكاتي غزايا زور بتوانابون جنجبون وتوانا زور بو وتياناي في غمرة إخوة حسابي إيما وحسابي من فريقك ويكواي آخر چون ابي ايما او انا عزيت مان خواردو وزلام مان شكر شمشير مان وشاندو تير مان وشاندو حاجي فريقي شاتوا حد ايشي لقل ما ناكردوا حروكو يك هذا ان ما بدري يعني لا غنيمه باش ما بدري. جاب يا غمري خاص الله صلى الله عليه وسلم فرموا انما ترزقون وتنصرون بضعفائكم. يعني يوبا هو اوان اخوي جور السرطان خا هو اوان اخوي تعالى الروزيتان ادا سليماني كري عبد الملك روجي كان شو مزقو خليفة بو لنا مزقوطة بياوكي بيري بيني سلامي ليك دوتي فلانة كز حزكي بمري يعني أيوز بزانم بير حزكا بمري أيوشوتي نا حزناكم بمري أيوتي بو حزناكي بمري توغن جيتي ترويشتوا إيسا بير بوي بيتوانا بوي أيوشوتي أميري إيمان داران گەنجێتی و هەموو شەڕ و خراپەکانی گەنجێتی گشتی ڕۆیشت. هەرچی خراپەی ئینسانێ لە گەنجێتی هەیە ئەوە ڕۆی نەجاتم بوو لێ. ئێستا تەمەن گەورەی و خێر و بەرەکەت هاتووە لەگەڵیا دەخوای تەعالی شەرم لە ڕیشی سپی گەورەکان ئەکا کە بەردەوام گەورەکان هەن لە مزگەوتە بەردەوام ذکرەکەن بەردەوام خەریکی تاعەتن دوعاءەکەن
من ژیانم لە بینی بسم الله والحمد لله یایە بۆیە نەوەڵا حەز ناکەم بمرم ئێستا کاتی کۆکردنەوەی خێر و توێشۆکانە. بۆیە بەڕێزان بەڕاستی تەمەن گەورەی خێر و بەرەکەتی تایە. حەق و مافی گەورەکان لەسەر ئێمە زۆرم خۆشەویستەکانم ئەگەر ئەو گەورەیە تا نزیکتریش بێت حەقەکەی زیاترە لەسەرت. یعنی مەسەلەن باوک و دایک حەق و مافی زۆرترە لەسەر تو، مامە و خاڵۆ بە دەرەجەیەکی تر. طبعا داپیرە و باپیرە ئەوان دەرەجەیە لە دوای دایک و باوکن. ئەمجا مامە و خاڵۆ، ئەمجا پور، ئەمجا ئەمان یعنی حتا نزیکتر بێ حەق و مافەکەی لەسەر تۆ زۆرترە. بۆیە خوای تعالی لە قورئانی پیرۆزە لەگەڵ باسی تەوحیدە لەگەڵ باسی یەخواناسیە کە مهمترین شتە لەم دنیاە، خوای تعالی باسی ئیحسان لەگەڵ دایک و باوک کات وبالوالدین ئیحسان. يعني حتى پێشی زۆربەی فەرزەکانی تریەکە. تصورەکەن ئوەیسی قەڕەنی، يعني ئوەیسی قەڕەنی طبعا لە زمانی پێغەمبەرە بەڵام نەیتوانێت بێتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. دایک نەیتوانێت دایکی بەجێ بێڵێت، دایکی پیر بووە و حافظ بووە کەس نەبووە بەخاوەنی کە ئەویش لە یەمەن بووە، نەیتوانێت دایکی بەجێ بێڵێ بێتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەمە زۆر گرنگە ئەم مەسئلە. ئەم پیاوە بەهۆی دایکی خوای تعالی کەرامەتێکی پێ ئەدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەصحابەکان، ئاخر ئەو کەسەی کە پێغەمبەری نەبینی سەحابە نییە، بە تابعی ئەژمێرێ، بە تابعی مخەضرم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکان ئەفەرمێ کابرایەک تێ صفاتەکانی ئاوایە، باسی صفاتەکانی کە ئەگەر ئەو زەلامەتان بینی پێی گەیشتن داوای دوعای خێری لێ بکەن، دوعای قبوڵە. زۆر گرنگە، زۆر گرنگە ئەم مەسئلە زۆر گرنگە. من مامۆستا هاوکار ناوی دەرچوو بوو، یعنی ئینی کردو بۆ حەج بۆ باوکیشی لە حاڵەتێکی خراپە، بۆ لەم حەجەی ئەم کاتە تەلەفۆنی بۆ من کەوتی مامۆستا وەڵڵاهی نازانم حەزەکەم مشاورەت پێ بکەم چی بکەم، باوکم حاڵی زۆر خراپە و منیش کاتەکە هاتووەتە بەرەو هاوڕێکان مەکەونە ڕێ بڕۆ. ئێتر منیش ئەمەم بۆ باس کرد، وتم باوکت مهمترە لە حەجەکە، باوکت مهمترە لە حەجەکە. ئیتر قەدەر خوا بوو ئەوە بوو باوکی وفاتی کرد و حەجەکەیش خوای تعالی ئەو ئەجرەیشی دەستکەوت و حەجەکەیشی دەستکەوت، خوای تعالی هەرگی کردە نصیبی. لە حەدیث هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ ڕەحم بە مناڵەکانمان نەکا، بە بچکەکانمان نەکا، بە زەعیفەکان نەکا و قەدری گەورەکان نەزانێ لە ئێمە نییە. ئەخر ئێمە گەورەترینی کێشەی ئێستەی ئەم زمانەی خۆمان ئەوەیە کە گەنجەکان حەساب بۆ پیرەکان ناکەن. بگرە جاری وا هەیە پیاوێکی پیر لە ماڵێکە بۆتە گەمەی دەمی مناڵ و مەزن بە قسەکانی پێکەنن، گاڵتەی ناشرینی لەگەڵاکەن. ئەمەم بینیە من خۆم ڕۆیشتمەتە ماڵی وا هەبووە بزەبت ئاوا بوو، هەتا توو ڕەش بووم من چۆن شتی واکە. هەروەها لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا ئەفەرمێ سێ شت هەیە ئەگەر ئینسان ئەنجامی بدا ڕێزی لەخوا گرتووە، یعنی خوای بە گەورە زانی. سێ شت هەیە کە لە دنیای خۆمانایە هەر کەسێ ئەنجامی بدا ڕێزی لەخوا کردووە، ئیکرامی خوای کردووە، ئیجلالی خوای کردووە. یەکێکیان ڕێزگرتن لە پیاوی ڕیش سپی، یعنی ڕێز لە پیاوی ڕیش سپی بگرە ڕێزت لەخوا کردووە. دووهەمیان ڕێزگرتن لە هەڵگری قورئان، ئەو کەسەی کە قورئانی هەڵگردووە بەڵام لە حەدیثەکە ئەفەرمێ غەیر الغالی فيه والجافي عنه، نەک ئەوانەی ئەخر هەیە قورئانی هەڵگردووە بەس تونڕەو زیادڕەوی کردووە، قورئانی هەڵگردووە بە غەڵەت لێ تێگەیشتووە. هەشە قورئانی هەڵگرتووە بەڵام عەمەلی پێ ناکە، یعنی ئیهمالی کردووە. خەڵکەیە قورئان هەڵگری قورئانە بەڵام قورئانەکەی ناشرین کردووە. هەنێ کەسیشەیە هەڵگری قورئانە بەڵام ئەوەندەم توندی کردووە قورئانەکەی ناشرین کردووە. بە هەردوو تەرەفەکە ئەم دوانە نا وەسەتەکە هەر کەسێ ڕێز لەو کەسە بگرێ کە قورئانی هەڵگرتووە ڕێزی لەخوا گرتووە. حاجی لەتیف هەبوو مامە گەورەی ئێمە بوو کە منی ببینە هەڵەسیا لەبەردەم. ئێتر من ڕۆژە دەستی ماچ کردم مامە حاجی هەڵمەسەوە ئەمانەوە گەنج بوو من، وتی کوڕم خۆ من بۆ تۆ هەڵناسم، من لەبەر ئەو قورئانە هەڵەسم کە هەڵەسێنی توێ، من ڕێز لە قورئانەکە ئەگرم لەبەر خاتر قورئانەکە هەڵەسم. ئاسەی پیاوە پیرەکانمان چۆن لەم دینە تێگەیشتن.
ام قصه طبعا لواتي هزار جار حاجي عزيزي باوكي كاكن ورك بيتي كما بيكو كأرويش نشي ما حاجي فيش كيدنا مسألة كيتو مسألة قرآن كي مسألة علم شرعي كان ام جا ريز قلت لك ريز قلت لك اربع دست ريز قلت لك اخوه بلام يكسر في غمري خاص الله عليه وسلم الروني كاتو كتشي كاربا دستي كي عادلي دات فرور اگر كاربا دست وكو امام عمر بو حقا او كي تدسيا حقا ببي بحمايه اگر كاربا دستك عادل به من حمايه به من اسا كاربا دستك عادل هبه قسم بخوا سين ما خبر بردني او في شكي واودي بو اودي خو ما خبر بري او سهموتيري كبو اودي بحر جورتي اوقع ريز قلتنا الاخوه ريز قلتنا لك اربدسي عادل ريز قلتنا الاخوه لا اسلام شريعتي في روز الاسلام او عند تاكيد لسر جوله اكاتوا لهندي مواقف اخرتها بيش بون من السلام لكردن لحديث اتو في غمري خاص الله سما فرمي منال يعني وي 8 منال ترى سلام لجوله اكا او كسر ريئك سلام لدانشتو اكا دائما كومري كم سلام دس يعني في اشخره بن لدى السلام كردنا لك ومري زور لا إمامة كردني بل بيشنوشيا في غمري خوا أفرمي صلى الله عليه وسلم أفرمي دائما بقى أو كسب يشنوشي بكا طبعا ما أجر لمزجوتي كان إمامي هبي أجر مزجوتي إمامي ديالي كراوي هبو أو إثر أو بيشنوشي أو لا ترى أو خاون وزعكية لا آخر حديثك في غمر وأفرمي بس أجر يمل شو نك أبوين وملا خلف بيك وأبوين وتي عندها بيشنوشي بكا دائما أو كسيت قرآني زورت الله برا وعلومي شرعي زورت الله زاني أو أبي بيشنوشي قرآن لبيش إن جاء السنة أم جاء أجر حمول لما نية وكو يكوابون في غمري خوا فرمين صلى الله عليه وسلم أوي تمني جورتنا كم ينتمنا كان جورتنا أويان أبي بيش أوي كلام كريم زور جرينجا تمن جوري حتى للريزي نيجا في غمري خوا صلى الله عليه وسلم فرمين با أوانا ليليني أولو الأحلام والنهى ثم الذين يلونهم ثم الذين يلونهم أفرمين دائما با بيا وجوركان بيا والريش كان بياو معقولة كان حتى بم لفظة أولو الأحلام والنهى يعني بياو معقولة كان ما أو أنا مريز زي كما بن دواي أو أوي كلا دواي أو عندي أو إيش كلا دواي أو عندي يعني أما السنة في غمرة صلى الله عليه وسلم ونبي أم حديث بوق سي كذب خلية دواء هل كاس يكيا أو كاس عشان عالمة حديثك أولاد حديثك صحيحة بروجي كان شان فريقاتنا لا في غمرة صلى الله عليه وسلم كشيء أنا أبو جنجي كان دسي كذا سكرن في غمرة صلى الله عليه وسلم فرمي بس لا خود جورة البعصب كبر جاك أبراب يدنبو إن جا جورا كان دسيان كذا قصة كذا طبعا أجر جورا كان قصة بزان جاي واي جورا كان قصة نازان جنجي كانت يا قصة زانة أو موضوع كتير إما باس أو ناك يكشي كتير شيء خوش يسكان الليت كما تدين تدان هركس الرز لا باوشي نقري لدايكي نقري الدنيا ببياني من أول كشي الرز اللي ناك أجر الرز لبياوي بير مع النقري لبياوي جورا كان مع النقري الدنيا ببياني قوم يديت الشوني إما أمجع وأنا هالزور خراب ريز لي منال حكايتي كي أمام فريق زور جار باس يكر أجر خوي لبيري ما بي زور جار بو من باس يكر أيوت كابرا يكبو مثلا يسويتي باوكي ببا باوكي بير بوايا بتمني مريا تحدي أي برد لبان شاخي بري أنا داو خوارو باوكي أنا كشت الله كابرايش عادة واخوي تربقاش تمني واي بيكر الله خص يبان شاني وبردي حاد بري داتوتي كرم بيسا من خمي خوم ناخم كيشانيه من برو تخارو من خم رجل الرجان باوكي خلون لمشو نبر دارو تخارو من خمي خوم ناخم بس خمي تو أخوم أم عادة تربدا باني تو دسي فيك أم عادة تربدا بو أوي بياني من علاقتي تو برندا تخارو لمشو باني تو دسي فيك علي أو كابرايا نصيحتي باوكي ورقل وبرياري دا يتر أو عادة ناشرين تربدا أو عادته بربر لنا أو قوم نما لحديث عتوب يا غمري خو أفرمي هل كسي الرياض لبيابي كبير بدري إلا لكاتي جوري وبيري أو خوايت على كسي كان أن يري الرياض لا بقري إذا أجر باو كنت برياض اللي بقري خوايت على بياني كركات صالحك رياض اللي بقري تازور جرينجا أم مسألة لبير نكي خش بسكانم بيابي جوري أما تشن خالك الموسيمة حزق مكو شن موسيمة أوابي خير مبجنابتن بيابي جوري بوني زور ضرورة لنا وكملقا لبروي أزمون وزانياري بلاوة كنوا أوان سرچاوي
گرنگن بۆ ئەزمون و زانیاری کە لە ماوەی ژیانیاندا کۆیان کردوێتەوە بە ئێمە پیاوی گەورە زۆر گرنگە لەبەرەوەی ئەو ئەزمون و زانیاریانەی ئەوان پیانە جاری وا هەیە لە گەنجەکانیە من گەنجم بینیوە دکتۆرای هەبوو باوکیشی عەشایر خوێنەواری نەبووە کاتێ حاڵەتێک هاتەتە پێشەوە والله ئەم ئەبوو دکتۆرا نەیزانێت چی بکات باوکی بە عاقڵی خۆی چارەسەری کردەوە دوای ئەوە بە کوڕەکەی ئەوی کوڕم ها بزانە مەوزوعەکە بەس وە خوێنەواری نییە جگە لە خوێنەواری تەجروبەی ژیانیش زۆر زۆر گرنگە ئەو تەجروبەی لەم پیاوە ڕیشتیپیانە هەیە زۆر جار لەو گەنجانە دەست ناکەوێت خوێنەواری ئەوان بەرزترە بەس ئەزموونی ئەمان زیاترە جا ئەوە زۆر زۆر گرنگە ڕێنمایی ئامۆژگاری ئەوان ئەتوانن ڕێنمایی و ئامۆژگاری بە نرخ پێشکەش بە گەنجان و نەوەی نوێ بکەن کە ئەوە زۆر جار یعنی بەهرەیەکی زۆر گەورەیە زۆر جار لە زانکۆکان دەست ناکەوێت زۆر جار لە تیکتۆک و لە فەیسبوک و ئەو شتانە دەست ناکەوێت میراتی کەلتوری بەتەمەنەکان پارێزەری نەریت و کەلوپوری هەموو کۆمەلگایەکن ئەوان ئەتوانن بیگوازنەوە بۆ نەوەکانی دوای خۆیان بەها ئەخلاقیەکان زۆر جار ئەوان خۆیان نمونەی بەرزی بەها ئەخلاقیەکانن وەکو ڕێزگرتن لێبوردەیی زۆر جار لەهانێ مەواقفە گەنجم بینیوە تەمەنی 30 ساڵیش بووە نە گەنجە ئەتیادی هەڵچووە و تووڕە بووە و نابێ و ئەبێ وا بکەی باوکی تێتی کوڕم دانشە تۆ لێی نازانی ئەو ماڵەوە تواتەوە ئیلا حەقیان لێ بسێنیتەوە ئەوانە کاتی خۆی ئاوا بوو ئەمەیان عەفو کرد کوڕم دانشە دنیا هەر ئەمڕۆ نییە دنیا بنی دوورە لەوانەیە تۆ لێرە دەرچی ئەمجا تۆ بەی لە مناڵی ئەوان کوڕم ئەو قسانە ئاڵتونن ئەو ئاڵتونە هەستی پێ ناکەی کاتی هەستی پێەکەی کە ئەو باوکە لە دەسەرەچیان ئەو پیاوە گەورانە نامێنن کەی کفری ئەم شارەکە پێی ئەوترێ شاری وەزیران کەی کفریە بکە ئەو پیاوە گەورانەی تیابوو ئەو مەلا گەورانەی تیابوو مەلا قەدیمەکان مەلا گەورەکان پیاوە مەزنەکان تا ئەوان لە ناو شارە دەوریان هەبوو لە بواری کۆمەڵایەتیە لە بواری سیاسیە لە هەموو بوارەکانە تەداخولیانە کرد و کێشەکانیان حەل کرد کەی وەکو ئێسەی کفرێکە ئێسە وایە و ڕاستە ئێسەش پیاوی باش ماوە بەس ئەوان زۆر جیاواز بوون باوکی ئەو عەقید خالدە خۆی گەورە ئینشاءالله تەمەنی درێژکە دائما کاتێک کۆبوونەوەی زانایانمان ئەکرد دائما ئەوێت مامۆسا گەورەکان ئەو کاتە ئیتر منیش نەم ئەزانی ئەم قسەم ئەم زانی معنای چییە بەس وەک ئێسە لێی تێناگەیشت تا مەلا ئەحمەد و مەلا جەلال و مەلا ئیبراهیم و حاجی سابیر و ئەو پیاوانە هەبوون حاجی فەریق دنیا وەک ئەمڕۆ بوو تەسەور ناکەم ئیتر 100 ساڵی تریش پیاوێک وەکو حاجی عەزیز دروست بێتەوە لەم شارە دروست بێتەوە خۆتان بڵێن دروست بێتەوە جارێکی تر زەحمەتە دروست بێتەوە زەحمەتە ئەو پیاوە مەزنانە حاجی خورشیدە حاجی نوریە ئەو زەلامانە جارێکی تر وێنەیان دروست بێتەوە لەم شارە زۆر زەحمەتە ئەوانە نمونە بوون لە هەموو بوارێکە والله براینە هەندێک نمونە هەیە یعنی عەجیبە کاتێکە کێشە بوو دروست بوو لە بینی باڵەکانی یەکێتی نیشتمانیە لەم شارە بۆ پێشووتریش بەر لەوەی من لە 2004 بێمە ئەیرە حاجی عەزیز شتی تریشی باسە کرد پێشووتر کە لە بینی ئیسلامی و یەکێتی لە بین ئەمانە بەس لە بینی باڵەکانی یەکێتیە کاتێککە لەم شارە خەریک بوو جارێکی تر خوێن و ئاینتەکەڵ بێ لە هەموو کوردستان طبعا لەیرە وەکو چۆن ئیسلامی و یەکێتێکە لە کفریەوە دەستی پێ کرد یعنی شتەکانی تریش لەیرەوە گەرمیان خوێنیان گەرمە زۆر خەتەرە زوو حاجی عەزیزاتی با فریای کەوین بڕۆی مامۆستا تەهامان هێنا چەند پیاوە معقولمان هێنا چەند مامۆسایەکی ئاینی ڕۆیشتین وازمان نەهێنا حتا وەکو کێشەکانمان گەیاندا بڕی ئەمان هەروەها لە بینی پارتی و یەکێتیە ئەو ڕۆژە وازمان نەهێنا حتا هەموو لایەنەکانمان لە قایم قامیەت کۆ کردەوە و جارێکی تر نەمانیەڵا کێشە لەم شارە دروست ببێت و نەمانیەڵا ئەو ئاژاوانەی کە لەم لە شارەکان ترابوو لێشە دروست ببێت ئەوە هەمووی پیاوە گەورەکان ئەتوانن بیکەن هەمووی ئەوانە ئەهلی خیبرە ئەتوانن بیکەن خەڵکی تر جورئەتی ئەو مەیدانەی نییە مزگەوتێکە بوو لەم شارە کێشەی زۆر لەسەر بوو ئەو مزگەوتە کەریان تێ ئابەستەوە ئەو مزگەوتە سەگیان لەبانی دانابوو
ئیتر کە مناتمە ئێرە ساڵی 2004 زۆر بێتاقەت بووم زۆر ئەرێوتم ئەو مزگەوتە چۆنە بێەوە بێوتیان تازە چاک ناکرێ ئەوە ڕۆیشتە لای وەزیر نەبووە وتم ناکرێت لەگەڵ چەند پیا و معقولێکی بەڕێز و خۆشەویستە لەگەڵ چەند مامۆسایەکی عەزیزە وەکو مەلا عەزەدین وەکو مەلا بەکر وەکو حاجی عەزیز وەکو ئەم پیاوە بەڕێزانە ئیتر نازانم مامۆستا سەرکەوت ئەو کاتەی لەبیرە یان نا بەیەکەوە هەمومان بەیەکەوە ڕۆیشتین وتیان کە ئەو ئافرەتان نایە کەس بڕات دەرگاکەی یەک هەر کەسێ بڕۆ میری تفەنگی لێدێنێتەوە بەڵام ڕۆیشتین ڕێزێ زۆریشی لەمان بێت وتی مامۆستا وەختی خۆی باوکت بەکەلکە ماتیان تووسیکە شتی عەشایری چەند موهیمە من ناتوانم بەرامبەر تۆ هیچ بڵێم هەر لەوەیە کێشەکەمان حەل کرد سواز بوو ئەو خوایە هەر ئەو شەوە دوو دەوڵەمەنی ئەم شارەمان هێنا وعدمان لیان سەن هەر یەکێ بە نیوە تا توانیمان مزگەوتەکەمان جارێتر دروست کردەوە ئەمە فەزلی خوای پەروەردگارە و عاقلی پیا و معقولان و لێهاتوێتی مامۆستا ئاینیە قەدیمەکانە بە تایبەتی ئەوانەی کە تەمەنیان هەیە لەگەڵ عیلمەکەیان تەجروبەکەیان هەیە ئەمە زۆر گرنگە خۆشەویستەکان بۆیە چارەسەرکردنی کێشەکان زۆربەی جار پیاوە گەورەکان ئەتوانن خەڵکی تر ناتوان بیکەن ئێمە جاری وا بۆ گەنج بووین ڕۆیشتنە مەوزوعێکە بۆی حەلیکەین هەرچیمان کردە بۆمای حەل نەبوو یاک پیاوێکی ئەختیار هاتیە یەکسەر حەلی کردە بە دوو قسە بە دوو نمونەی عەشایری قەدیم دوو نمونە حەلی کردووە بە ئازایەتی و قسەزانی نییە جاری وا هەیە ڕیش سپێتیەکەی ئەو پیاوە تەسیرەکە هاوسەنگی ئەگەر هاوسەنگی هەبێ لە نێوانی گەنج و پیرە ئەگەر هاوسەنگی هەبێ یعنی عەقلی یعنی تەجروبە و ئەزموونی پیاوە پیرەکان و ڕیش سپێکان لەگەڵ خوێنگەرمی گەنجەکانە و لەگەڵ ئەو علمەی کە گەنجەکان بەدەستیان هێناوە ئەتوانێت گۆڕانکاری بکە مەلایەک کە بەرپرسە لە ناو مەلاکانیشە مەلای اعتیادی نییە بەرپرس ڕۆژێکیان دانیشتین بەیەکەوە طبعا ئەو مەلا ئەتوانم بڵێم چەند ساڵ ناوچەکەی خۆی نەک شارەکەی خۆی ناوچەکەش ئەو مەلا کۆنتڕۆلی کردبوو تا ئێستا پیر بووە بەتەمەن بووە تۆزێ وەک جاران دینی نەماوە ئەو مەلا کۆنتڕۆلی شارێکی کردبوو بە قسەزانی خۆی بە تەجروبەی خۆی ڕۆژێکیان بەیەکەوە دانیشتین وتی مەلا تارق تۆ ڕاستە ئێوە علمتانەیە و لەوانەیە داوەنێ من علمتانە بێ بەخوا ئەوەی ئێوە خوێندووتانە من کتابێکم تەواو نەکردە لەو کتابانە یەک کتابم تەواو نەکردو بەڵام هەر خوێندنەکە نییە جا ئەو کاتە ئێمە هەو شان بەشانی هەومانەدا ئەو دەرکەین لە وەزعەکە بۆمان دەرنەکە لە وەزعەکە بۆمان دەرناکە نەمانەتوان یعنی سەنگی هەبوو سەنگ بەڵام کاتێ زەمانە گۆڕا ئێمە لە جاتی ئەوەی ئەو دەرکەین دەستیمان ماچەک وەزع گۆڕا لە جاتی دەریکەین دەستیمان ماچەک لە جاتی ئەوەی کە حەسابی بۆ نەکەین ئەمان خستە پێشی خۆمان توانیمان زۆر شت بگۆڕێ بۆیە پیاوی پیر و گەورە زۆر بەڕێزم زۆر شایستەی ئەوەن کە ئێمە حەسابیان بۆ بکەین بە گەورە دایاننەی هیوادارم ئینشاءالله ئەم بابەتە سوودی هەبێ و کە بڵاویش یەکەینەوە ئینشاءالله خەڵکێکی تری زۆر سوودی لێ وەربگرێ یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەبی ئەو پیاوە پیرە بەتەمەنامان کە ئێستا لە ژیان نەمان کە زۆر بیریانەکەین بەڕاستی من خۆم بۆ خۆم زۆر بیریانەکەم زۆر شەیدای ڕۆژێکی ترم کە لەگەڵیانە بوایم لەم ژیانە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ڕەحمیان پێ بکەی لەوپایی بەرزیان پێکەرم بکەی لە بەهەشتی بەرینە فیردەوسی ئەعلایان بەنصیب بکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ڕەحم بەو پیاوە بەتەمەنانەی کە ئێستا ماون ڕەحمیان پێ بکەی یا ڕەبی خوایە لاشەیان ساخکەی یا ڕەبی خوایە دڵیان فراوان بکەی یا ڕەبی خوایە کە سوکاریان ڕێزیان لێ بگرن خزمەتیان بکەن تا لە دنیای ماون یا ڕەبی خوایە ڕەحم بە ئێمەش بکەی بەزەید بە حاڵمانە بێتەوە یا ڕەبی ڕەحم بە شارەکەمان بکەی یا ڕەبی خوایە ئەم شارە بیاناز نەبێ کەسانێکی بۆ بلێی خوایە خزمەتی بکەن زیاتر ئاوادانی کەنەوە آمين آمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين